دوو مامۆستای زانکۆ لە هەولێر گول لە باران کران. ئایا چیتر لە پەنای ڕووداوی هەڕەشەکردن لە مامۆستایانی زانکۆ خۆی حەشارداوە؟ لێکەوتەکانی تری ڕووداوەکە چی دەبێت؟ ئەمڕۆ خەڵکی هەولێر ڕۆژیان لەگەڵ کارەساتێکی تراژیدی کردەوە. دوو مامۆستای زانکۆ لە نێو پایتەختی هەرێمی کوردستان بەدەستی خوێندکارێکی خۆیان گول لە باران کران و پاسەوانێکیش بریندارە. بکوژ دەستگیر کراوە، ناوی ئاراز مەهدیە، لە پێش و قوتابی زانکۆی سۆران بوو، بەڵام لە ڕووداوێک بەر لە 2 ساڵ بەهۆی سوکایەتیکردن بە مامۆستایەکی ژن لە زانکۆ دەرکرا و پاشان بەهۆی هەڕەشەکردن لە مامۆستاکە کە ناوی دکتۆر نیشتیمان بوو درایە دادگا. دوای دەرکردنی لە زانکۆی سۆران دەیەوێت لە زانکۆی سەلاحەددین لە هەولێر درێژە بە خوێندن بدات، بەڵام داواکەی لەلایەن دکتۆر کاوان ئیسماعیل ڕاگری کۆلێژی یاسا ڕەت دەکرێتەوە. یان ناتچرال لۆگاریتمی وەربگریت، ناتچرال لۆگاریتمی هەر مداوات دەبێت، ئەو ئوستوبیە. ئەم بەرە بەیانیەش وەک تۆڵەکردنەوە هاوسەری دکتۆرە نیشتیمان کە ناوی دکتۆر ئیدریس حەمەخان مامۆستای کۆلێژی ئەندازیاری و دکتۆر کاوان ئیسماعیل ڕاگری بەشی یاسا دەکوژێت. سەرەتا وا بڵاوکرایەوە باوکی بکوژ پلەی سەربازی لە فەرماندەی سوپای بارزانی پارتی هەیە، بەڵام سوپای ناوبراو ڕەتی کردەوە هیچ پلە و پۆستێکی سەربازی لای ئەوان هەبێت. دواتریش برایەکی ئەو بکوژە ئاشکرای کرد کە باوکی پێشمەرگەیە، بەڵام لە سوپای بارزان نییە. دکتۆر نیشتیمان هاوژینی دکتۆر ئیدریس دەڵێت باوکی بکوژ لە بەردەم دادوەر هەڕەشەی لێکردم و وتی بەسەرتانەوە ناچێت. ئەوەی بۆتە مای ڕەخنە ئەوەیە لە ڕابردوودا چەندین جار ئەو بکوژە هەڕەشەی کوشتنی لە دکتۆرە نیشتیمان کردووە، بەڵام لایانی پەیوەندیدار گرنگی ئەو تۆی بەو کەیسە نەداوە، لە دادگا دواخراوە. دکتۆر کاوان ئیسماعیل کە بەم دواییە پلەکەی بۆ پرۆفیسۆر بەرز کرایەوە لە ساڵی 2018دا کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بوو بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق، بەڵام بەهۆی نەهێنانی دەنجی پێویست سەرکەوتوو نەبوو. ماوەی چەندین ساڵە ڕاگری کۆلێژی یاسای زانکۆی سەلاحەددینە. ئەم ڕووداوە کاردانەوەی جۆرا و جۆری بە دوای خۆی داهێناوە. بە جۆرێک مامۆستایانی زانکۆ پێیان وایە هەڕەشە لەسەر هەموو مامۆستایەکی زانکۆ هەیە، دەبێت خۆی بێدەنگ بکەیت، یان ئەگەر ڕوبەڕووی قوتابیان ببیتەوە ئەگەری ئەوە هەیە لە هەر حاڵەتێک دووچاری ڕووداوی نەخوازراو ببیتەوە. دکتۆر نەبەز نەوزاد مامۆستای زانکۆ لە لاپەڕی خۆی نووسیویەتی سیستەمی پەروەردە و خێزانی پێویستی بە گۆڕانکاری ڕیشەیی هەیە. ئێمە لە قەیرانی پەروەردەییدا دەشڵێت لە ڕابردوو بە ژمارەی نەناسراو هەڕەشەی کوشتنم لەلایەن هاوپیشەیەکمەوە لێ کراوە، جگە لەوەش زیاد لە 30 جار بە دروستکردنی چیرۆک و لێدانی کەسایەتی هەڕەشەم لێ کراوە. مامۆستایەکی تریش لەسەر هەمان بابەت نووسیویەتی ئەم وڵاتە وڵاتی چەکە، ئەگەر تاوانباران سزای توند نەدرێن دەبێت ڕۆژانە چاوەڕوانی ئەو جۆرە ڕووداوانە بین. سەرۆکی حکوومەتیش ڕووداوەکەی بۆ بوونی چەکی بێمۆڵەت گەڕاندەوە و داوای کرد سنوورێکی بۆدا بنرێت. دوجار ئەوەی دەمێنێتەوە ئایا ئەم ڕووداوە دەبێتە هۆی ئەوەی مامۆستایانی زانکۆ ئیتر خۆیان بپارێزن لە هەر بەریەک کەوتن و ناکۆچیەک لەگەڵ قوتابیان کە کێشەی لێ بکەوێتەوە لە ترسی ئەوەی سەر نەچێشێت بۆ ڕووداوی تری هاو شێوە.